من خۆم وەکو خۆم زیاتر هاتووم بە دوای ئەو کتێبانەیە گەڕێم کە لەسەر دەروون شیکاری کۆڵیانەتە یاخود دەرونی مرۆڤ و لە پاڵیشیا پێم خۆش بوو کە زیاتر لە مێژووی وڵاتەکەم تێبگەم زیاتر شارەزای هەنێ لە شتەکان بم بۆیە تا ڕادێکی باشی ژەمڕۆ بە دوای ئەو کتێبانیان گەڕام کە لەسەر مێژووی کوردستانن بەگشتی. من خۆم وەکو خۆم یەکێ لەو کەسانێک کە ئەمڕۆ بە دوای کتێبەکانیان گەڕام کتێبەکانی دکتۆر جۆسف مۆرفیە چکە ئەتوانم بڵێم بەڕادەیەکی باش ڕاکانی جۆسف مۆرفی لەگەڵ خۆمە ئەگونجن و ئەو زانستێک کە جۆسف مۆرفی لێ کۆڵیەوە زانستێکی تا ڕادێک جیاوازە چکە بەگشتی باسی لۆڤە تراکشنی کردو یاسای ڕاکێشان و کۆنتڕۆڵکردنی مێشک و ڕووداوەکانی ژیانمان بەپێی کۆنتڕۆڵکردنی ئەقلینە ئاگامان بۆیە بە زۆری من هاتم ئەمڕۆ بە دوای کتێبەکانی دکتۆر جۆسف مۆرفی ئاگەڕم. بەتەکید یانی فرۆید کەسێکی تایبەتە وەکوی کە دامەزرێنەری ئەم بوارە بوو یان خوڵبەتەوە لەم بابەتە یەکەم کەس بووە بەڵام خۆم وەکو خۆم زۆر لەگەڵ ڕاکانی ئەوان ناگونجم بە تایبەتی لە بەروی من درکم بۆ کرد ئەمە توان بڵێم ڕای شخصی خۆمە نامێ بیستە پێنم بەسەر هیچ کەسێکە بەڵام وەکو ڕای شخصی خۆم هەست دەکەم کە فرۆید بە شێوەیەکی گشتی لە دەرونی خۆی کۆڵیەوە نەک دەرونی گشتی کەسەکان وەتا لێ کۆڵینەوەکانی کە کردوێتی هەمووی پەیوەستە بێتەوە بە ژیانی شخصی خۆی و مەعاناتەکانی خۆی دەرخستووە واتە ناکرێت کە هەنێ لە لێکۆڵینەکانی فرۆید بکەین بە لێکۆڵینەیەکی عام بڵین تا ئەمە لەگەڵ هەموو کەسێکە ئەگونجێت یان بیستە پێنی بەسەر دەرونی هەموو کەسێکە. توانم بڵێم ئەیناسم و بیستومە لەسەری و ڕۆژانە بەرگوێمەکەوێت بەڵام نامێ ئێستا ئەکسەر بێم لێرا بڵێم بەڵێ لەسەر یەزانم لە کاتێکان من زۆر باش لەسەری نەمخوێندوێتەوە بەڵام پێم خۆشیانی ئەمڕۆ بە دوای زۆر شتا گەڕام حەزەکەم زانم کتێبەکانی ئەویش ئەگەر هەنێ نووسراوی ئەو بێتە بەردەمیشم یان زیاتر بگەن هیچ نووسەرێکی کەبێ کە لە مێژووی کوردی کۆڵیوەتەوە. ئەمڕۆ کە هەمومان ئەزانین پێشانگای کتێبە و دەرفەتێکی باشەوە ڕۆژێکی گرنگە بۆ نووسەران و بۆ خوێنەران و بۆ ئەوانەی کە دۆستی کتێبن بێن و لێرە لە نزیکەوە ئاشنای کتێبەکان بن سەرچاوی نوێ ببینن کتێبی دڵخوازی خۆیان بدۆزنەوە. منیش وەک خوێنەرێک بۆ ئەو مەبەستا هاتووم هەتا نووسەرەکانیش ببینم لە نزیکەوە گفتوگۆیان لەگەڵ بکەم گفتوگۆ لەگەڵ چاودێرەکان بکەم و کتێبی دڵخوازی خۆم بدۆزنەوە. ئامۆژگاریم خوێندنەوەیە بێگومان تۆ ئەگەر خوێندنەوە گرنگی زۆری هەیە یعنی تێگەشتن ئینسانێکە خوێنەر بێ هەموو خوێنەر نەبێ لە ژیانی تێگەشتنی پێویستە بۆ شتەکانی دەوروبەری بۆ مرۆڤەکانی دەوروبەری بۆ کۆمەڵگەکەی کە لێی تێبگا و باشترین ڕێگا بۆ گەشتن بەم تێگەشتنە خوێندنەوەیە وە کتێب پێتەڵێکەوە تۆ سەرەتا چۆن خۆت بناسی اینجا دەوروبەرەکەت کتێب پێتەڵێ مرۆڤەکانی دەوروبەرت چۆنن لە لە هەر چینێکی کۆمەڵگا لە مامۆستا لە خوێندەوار لە نەخوێندەوار و لە مرۆڤەکانی ژانت لە خێزانەکەی خۆت چۆنن و چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ بکەیت کاتێک کە تێگەشتی لەمانە ژیان ئاسانترە بێ بۆت و خۆشبەختانەتر ئەژیت لەبەر ئەمەش ئامۆژگاری ئەوەیە بۆ هەموو کچێک بە تایبەتی ئافرەتان وەک ئەزانین بەرکەوتنیان زیاترە لە کۆمەڵگا ئافرەتان دایکن خوشکن و بەرپرسیارەتیان زیاترە بێ لە پیاوان زۆر گرنگی بە خوێندنەوە بدەن لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی هەتا لە هەموو بوارێک بۆ ئەوی بتوانن بگەن بەم تێگەیشتنەوە. فەلسەفە زیاتر بابەتە فکریەکان دەروون شیکاری زیاتر لەم بوارانە ئەخوێنمەوە. سپاس دەکەم. Thank you.